چوارەم ئیسلام و بەها باڵاکان. کۆمەڵی دادگەری کوردستان وەک هەمیشە پاراستنی بنەمە ئاینی و بەها باڵا کۆمەڵاتی و کوردەواریەکانی خەڵکی کوردستان بارکی ئیسلامی سەرشانی خۆی دەزانێت. لە پێناو ئەو ئامانجەدا کار دەکات بۆ جەختکردنەوە و داکۆکی لە شوناسی ئیسلامەتی خەڵکی کوردستان، گەڕانەوەی ڕۆڵ و پێگە بۆ مزگەوت و زانانی ئاینی، بەرپەرزدانەوەی هەر هەوڵ و پلانێک کە دژ بە ئاینی زۆرینەی خەڵک و بۆ تێکدانی بیر و باوەڕی گەلەکەمان و شیرازەی کۆمەڵایەتی بەگەڕدەخرێن. ئەمەش بە پەیڕەوکردنی ئەم میکانیزمانە: 1. پارێزگاری لە بیر و باوەڕی خەڵکی موسڵمانی کوردستان و ڕوبەڕووبوونەوەی یاساییانەی هەر بێڕێزی و تێپەڕاندنێک بەرامبەریان. 2. بەهێزکردنی پێکەوەژیانی ئاینی و ڕۆحەتی لێبوردەیی و ڕێزگرتن لە هەموو جۆر و شێوازەکانی تیرۆر و تۆقاندن و زۆر لێکردن، جا بە هەر ناو و ناونیشانێکەوە ئەنجام بدرێن. 3. پەرەپێدانی بەها باڵاکانی کۆمەڵگە و پاراستنی بەها بەرزەکانی ئیسلام لە ڕێگەی بەهێزکردنی ڕۆڵ و کاریگەری دامەزراوە پەروەردەیەکانی وەکو خێزان، مەزگەوت، قوتابخانە، میدیا و سەنتەر و ڕێکخراوەکان. 4. کردنەوەی شوێنی تایبەت بە نوێژکردن لە فەرمانگە و شوێنە گشتیەکان و گرنگیدان بە مزگەوت و شوێنەکانی خواپەرستی و نۆژەنکردنەوەیان و دابینکردنی پێداویستیەکانیان. 5. پاراستنی پێگەی مزگەوت و کەسایەتی زانایان و مامۆستایانی ئاینی بەپێی بنەما یاساییەکان و هەوڵدان بۆ پەرەپێدانی توانای زانستیان لە ڕێگەی دامەزراوەی ئەکادیمی و فەرهەنگی تایبەتەوە. 6. ژیانەوە و سوودوەرگرتن لە کەلەپوری پێشین و زانایانی کورد و جیانی ئیسلامی و پاراستنی پێگە و شکۆیان. 7. ڕێزگرتن لە بیر و باوەڕی ئاین و ئاینزاکانی دیکەی هەرێمی کوردستان بەپێی بنەماکانی ئاینی ئیسلام.